تاوەکەی خەڵک ئێسلام لەسەر تبووە پێدای تبیان لێمی ڕۆژێک وا بوو کە دانیشتم حەسم لاقام خەریکە شەلەل دەبێت ئیشی کۆمپیوتەر دەکەم زۆربەی کاتەکانم بە دانیشتن بەسەر دەبڕم فقراتەکانی من عادەتەن لە سوڕانەوەکی زۆر دەبیتن هەتا بەیانی لە وەزعی دەبینێتەوە کامانن ئەو حاڵەتانی کە بێتە هۆی پشت ئێشە ئەگەر لەسەر ئەم مۆدێلە پێمان بڵێ گرێ بێ یان شێرپەنجە بێ یان شکان بێ لە حادسە و شتووە ڕوو بدە دووبارە ناوەڕاستی شتت بەرز دەکەیەوە ئەم یاریە 4-5 دووبارە دەکەیتەوە لەناو کوردەواریە کە یەکێک کەسێکی نزیکی لەدەست دەدا یان تووشی خەمێکی گەورە دەبێت دەڵێ پشتم شکا دیارە ئازاری ئەم پشتە ئەوەندە زۆرە کە بەو شێوەیە دەرببڕێت و ئێمە ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بە ئازارەکانی پشت و بە تایبەتی ئینزیلاقی پشت بزانین چییە و چۆن دروست دەبێت چۆنیش چارەسەر بێت ئازاری پشت ئەو کێشە تەندروستیەی کە کەس ئاواتە خوازی نییە لە سەدا 33 ئەوانی کە تەمەنیان لەسەر و 20 ساڵیەوەیە کێشەی بربڕەکانی پشتیان هەیە ئەم ڕێژەیە لەگەڵ بە تەمەنداچوون و بە تایبەتی لە دوای 60 ساڵیەوە ئەگەری زیادبوونی هەیە یەکێک لەو حاڵەتانی کە زۆر لەناو خەڵکدا باز دەکرێت کێشەی ڕۆچوونی ئەو خەپلە کڕکڕاگەیانەیە کە لە نێوان بربڕەکانی پشتدا هەیە کە بە ئینزیلاق ناو دەبێت شاخەوان کارمەندی هۆڵی نەشتەرگەریە لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر پێشماوەیەک ئازارێک لە پشتی دروست دەبێت بە شێوەیەک کە نەتوانێت چیتر کارەکانی خۆی جێبەجێ بکات پێش 4 مانگ بوو تووشی ئازاری فەقەرات هاتم ینی ئازارەکە وای لێ کردم هەز بە بێزاری بکەم و دوایی کە ئیمالم کرد ینی تیمان پێ نەدا و گوتمی زەگۆڕی نییە کەچی هەستم کرد سە بەسەبرد داخلی قاسەکانی کردم هاتە خوارەوە ئیدی ناساری کردم سەردانی دکتۆر بکەم کە سەردانی دکتۆریشم کرد ینی فاعسی شتانەی کردم گوت پێویستە ئێمەڕا بگری ئێمەڕا من گرت دیسکەشی خەفیفم هەبوو شتێکی وانە بوو گوتی بەسیتە پێویست بە عەمەلیات ناکاتن بە عیلاج و لەگەر تەمرینات دەیبیبی کە ئاگال لەخۆ شتی قورس نابی دەستێبەی شێوەیەک ئیدی منیش بەخسەکانی ویم کرد و عیلاجەکەم بەکارهێنا و ڕاضەم کرد و یعنی ئیسفادەم لێ کرد بۆ ئەوی بزانین ئەم کێشە تەندروستیە چۆن دروست دەبێت دکتۆر علی پسپۆڕی نەشتەرگەری مێشک و بربڕەی پشت باسی ئەم حاڵەتە دەکات پشت ئێشە یان کە ئەوەی لەناو خەڵکە پێی ینی بڵین ئەناسرێتەوە بازێکە سەڵێ ئێمە فەقەراتمان هەیە ئێمە نیمان ینی کەسەکانی تریژ نییانە ئەکید هەموو بەشەرێک لە دنیا فەقراتی هەیە فەقرات ئەو هێزکانەیە کە لە پشتی نەخۆ لە پشتی هەموو نەفرێک هەیە هەموو بەشەرەکان هەیە لە حەبلی شەوکی دەمان ڕئیسەکەی پشت بە ناویدا دەڕوە ئەوکو تونێلێکی لێ دروست کردووە لە سەر تا خوارەوە هەموو وەزنی جسمەوانە بەوێدا دەڕاتن ئەوە دەکاتن مجموعە هێزکەکە دسکیان بینە ئەو دسکانە ئەو مادەیەک خڕخراگەکەیە کە ئەوەی دەکاتن سەپۆرتی دەکاتن و لەگەر دەمارەکان لە بینی دەردێتن دەمارەکان ئەوانەی عسابە کە دەماری هەستحرەکەکە جوولە و هەستکردن و هەموو شتێک لە جسم باشە هەموو نەفرێک طبعا فەقرات هەیە بەس ئەوانەیە کە دێن دلێن فەقراتمانی ئاتە مەسەلیان ژانیان هەیە لە پشتیان باوە فەقراتمان هەیە کامانن ئەو حاڵەتانی کە بێتە هۆی پشت ئێشە ئەگەر لەسەر ئەم مۆدێلە پێمان بڵێ یان چەند جۆر حاڵەتێک کە پشتمان ئێشێنێت بەڵێ ئەو حاڵتانت مەسەن حاڵەتەکان زۆرن بەڕاستی زۆر سەیطرە لەسەر بکەین بەس مەسەن ئینزیلاقە زۆر ئەوەی زۆر کە نەخۆش دێتن بینی ئەو دسکەیل کە بینی فەقرات هەیە کە تووشی ئەزیەت دەبی یان دەردێ لە جێخۆی زەخت لەسەر دەمارەکان دەکات ژان دروست دەکات بە مۆدێلەکە دیارە بەڵێ ئەوە طبیعیەکەیە لێرە دەرچۆ لە جێخۆی زەختی لەسەر دەمانەکەی کردیە ئەو یەک لە حاڵەتەکانیت کە تەواان ئەگەر گرێ بێ یان شێرپەنجە بێ یان شکان بێ لە حادسە و شتووە ڕوو دەداتن
لە فقراتەکان التهاب بێ تابدا التهاب لە مەجاری بەولی لە میزۆرۆ ئەوانە دەگاتە فقرات لە خینەوە ئەو حاڵتانش طبعاً هەیە ئەوانە علاجیان دەگۆڕێ توانین بڵین هۆکارەکانی چییە؟ هۆکارەکانی طبعاً ئەکید وەزنی زۆر ڕاضە نەکردن هەڵگرتنی شت بە طریقەی کە شت هەڵدەگری دەبی بزانی چۆن هەڵی دەگری چۆن چۆکت بنوشتێنیەوە لەگەری ئەگەر شتی قرس هەگری و ڕێگایەکان بە غەڵەتی بکەی مەسەن تووشین زلاقە دەکات گەنجەکان زۆر دەبینی تووشین زلاق دەکەن دانیشتنی زۆر لە بۆ فتراتی ماوەی زۆر لە عینەن وەزع دانیش لە دانیشتنیان لە ڕاوەستان یان خۆخواکردن لە دانیشتن لەسەر کۆمپیوتەر بۆ ماوەیەکی زۆر بەزەڵ کۆمپیوتەر کە خاستان نزم بێ لە بۆ مل زۆر مشکلەیە یان تەماشای مۆبایل لە ماوەی زۆر تەسیل لەسەر ئەو خڵاکەکانیەوەی مل دەکاتن کە زۆر خەتەرە حركة وزني زياد خاصة نزيق قلو دبيون أنا أصلا وزنه زياد دبي لسه فقراتك تم وزن زيادة باشا بعد السر أوبرسيا كم شون بلين زكي جوري يعني ورك كاركات السر أو بتسمي كان يزمي يعني بالضبط شون تأثير لسر أماك كوزن زيادة أو خطك هي طبعا أما دائما أو خط زور مهمة ساشتر بالانس بيضلين بالانسي أو سباينة كلام ملودية يعني لسي حفظ طاين قياس كين لح حفتمين فقري مل يعني لدومين خطك بين نخواري مفروض أو خط لبيش حوز به أجا أو خط زور بستباش يعني بستباش أو توازني فقرات كان تجرد كواتر هي كتوازني مرة أجرد أو هلا مهمة توازن اگر او هلا برواتن پیشو یان زیاتر کاوانی وزن یان زیاده وزنك دائما لو پیشو دی فاو زیاتر خوارد به فقراتك يعني بس اوه اگر بلين ورجيك هبت يچك ورجي گوره بيت هزيكي زیاتر او هلا سر ام بربرير راي كشته پیشو عضلات كان همو راد تششن لقلي جاني پش دروز دكا همو دمار همو هسك كان وانا وزني زیاته دكوت سري فاحتمال جاني پش زور زورتر داوكدي خلق اسلام لسه تبي بدايه تبي عنده يومي هاي دعايه بدايه كذا كذا بدايه تبي هي يعني اجنبي براس ضربه قد بدي كاكا بيني بدي كاكا تسوي ولا فقره بشي او دل لاقم دشي او دل تشوكم دشي استا بحام زياده كده زور اگر بلين كرينتين نشانه كان انزلاق شيء يچك چون بزانه حسب كلوان انزلاقي كردو واشتي عادة أواني زوربي زارواني كان انزلاق دبي لكتب بور دبيتن كشتي قرص هالدقري يكسر جانا كان زور بقوتها بي مثلا نعطاني بزولية هم وضع يكسر ديارة عندك نخوشينا دور دريج دبي جاني بش دبي بداية دائما انزلاق دو ادي داتا بي يكلا دائما هم جاريك يكلا بي دس بس صربون دكا بي صر دبيتن احتمالا أونا نشانة كانتي نشانة خطر شيء هي مثلا بي ضعيف دبي يعني دكوية يعني كاريجري لجولي دكا ناتوانيت بالضبط عادة لانزلاق بتنيا زور كاريجري اللي صار روشتناكا مشكلة نية بس دائما لدانشتني زور يعني راوستاني ماوي زور جاني بشتيان بلو دروز دبي ماشي اگر بيما بلاي رجع كاني تشارة سركردن شيء او كسيك توشي انزلاق اي هربي عمليات كا 16 تاي اواني كانزلاق يعني هي عمليات يعني بيوس نابي بعلاج سالبا اما عادة نخوش كان كدبين 4 هفته لبو 8 هفته دبي علاج يم ديني وزين شلون دبي ما عدا حالاتك هي كاود ايكوينا مثلا اجا زختك بدو بي لسد مارا كان بي ضعيف بي او وقت بهز بي مباشر كوت بيت السري بله او اجا بي بهز بي انه قوتي نما بي او دبي حاله طارئه اشكري خلال 48 ساعات اجا تاثير لسد مارا كان دكا دكتور علي اگر لسر شاخوان زياده القسام ابو كي شاخوان جاني هبوله بشتي ليدا بي جايكا الى بيرسارمانك كأشعة كمان بوجرتو ناردمان ديسك أبو علاج من بود أنا باشتربو طبعا عادة لو نخوش عند دبي فحص يمكن بزين سند أو كيان أجر للشيز درجة جانيان هبو أو ديار انزلاق كه بيني فقرة بينزو يك زياتر بيماندلي ليرش حينشد دبي هردولا أجر زار بزار جانك انزلاق كلا راسته بس كلا تسب هذا بلندك لا راس ديشي كهر نشانه لبو انزلاق نشان كان دبي زياكينو لقر مشاكلي مفاصلي حوز
چکە زۆر مهمە ئەگەر نەوەک مشکلەکە لەوە بی بداتە پێی یانژانەکە عینە لە فەحسەکە دیار دەبێت کە پێ حالێکی عاتانەگەر انزلاق پێ ژانی نامینێ کە پێی دەنوشتێنیەوە لە ئەژنۆی کە ئەوهادەی سڕێنین دەبی ژان دروست دەکات لە ئەگەر لە حوزی بی مشکلەکە بەس ژانی دروست ناکە فە لە حوزی نییە زیاتر انزلاقە چارەسەری فیزیایی و سروشتی بەشێکی گرنگی پرۆسەی چاکبوونەوەی ئەم نەخۆشیەیە. ئازاد کە ئەندازیاری بواری کۆمپیوتەر و کامێرای چاودێریە باز لە چیرۆکی خۆی لەگەڵ ئازاری پشتی دەکات. ماوەیەک بەر لە ئێستا هەستم بە ئازاری کەم دەکرد لە لاقی ڕاستەم هەروەها کەمێک ئازار لە بەشی خوارەوەی پشتم گوێم پێ نەدا سەرەتا ڕۆژێک لە کاتی هەڵگرتنی شتێکی قورس لە کاتی ئیشکردنی مەیدانی لە کاتی هەڵگرتنی شتێکی قورس لاقی ڕاستم بە تەواوی ڕاوەستا هەروەها ئازارێکی زۆر لە بەشی خوارەوەی پشتم پێیا بوو. ئەشعای MRIم گرت هەروەها سەردانی دکتۆرێکی تایبەتیم گرت تەشخیصی حالەتەکەمی کرد حاڵەتەکەم دەرس و ئینزلاقە لە L5 L4 هەروەها L5 S1 دوای ئەوە کۆمەڵێک عیلاجم وەرگرت عیلاجی موسەکینی تێدا بوو پاشەوە وازم لە عیلاجەکان هێنا لەبەرەوەی هەستم بە حاڵەتەکەم نەدەکرد کە ئایا بەرەو پێشچوومیان نا چونکە عیلاجی موسەکین ئازارەکەی نەدەهێشت. دکتۆر نەبەز پسپۆڕی چارەسەری سروشتیە. ئەو لە سنتەرێکی تایبەت هاوکاری ئەو نەخۆشانە دەکات کە ئازاری پشتیان ماندووی کردوون. دکتۆرجان لەم سنتەرەی ئێوەیە گرنگترین ئەو چارەسەر سروشتیانە چییە کە بۆ پشت ئێشە بەیان بە تایبەتی بڵین بۆ ئینزلاق دەکرێت؟ بەعام دەتوان بیکەنە دوو بەش پاسیڤ کە ئەو شتانی ئێمە بۆ نەخۆشەکەی دەکەین پاسیڤ فیزیکال تەراپی وەکو بەکارهێنانی گەرمایە بەکارهێنانی ساردیە ئەمە دەست پێ دەکەین مەودای جوڵەکەی بە واستەی معالجەکان سەبر بۆ دەگەڕێنەوە. مەسەڵەن بزانین چۆن ئەتوانێت چەند خۆی بەم لایە بێنێ یان چەند جوڵە تەبیعیەکانی سپاین هەموو یعنی هەتا نیشتاندنەوە بەلایەکان و بەڵێ بۆ تەنیشتەکان تەقیمی دەکەن حەسەبی دەست پێ دەکەن بەپێی ئەوە قەرار دەدەن چ جۆرێکی بێت هەدەفەکەمان ئەکتیڤە هەدەفەکەمان یعنی نەخۆشەکە دوای بەخۆی بۆ خۆی کە ئەمە جۆری دووەمێتی ئەم جارە نەخۆش بۆ خۆی ئەمە پاشێوکە لێرانە ئیشی تەوا دەبێت نەخۆش دەبی بەخۆی ببیتە دکتۆری خۆی یەک لەوانە مجموعەک مەشق پێکردن و ڕاضە و شتی وهادە بەردەوام بی نەخۆش لەسەری کە پێ وەکو سترچینگ ئەکسەرسایزز یعنی کشاندنی ماسوولەکان بەڵێ ئاخیرەکەش هەدەفی ئەخیریمان سترێنینگ ئەکسەرسایزە کە بەهێزیان پێکردنی بەڵێ ئەو عەزەڵاتانی کە حیمایەتی بڕبڕێکش دەکات. تۆجان حاڵەتانەی بڵین پشت ئێشە و فەقەرات بەس تایبەتە بە گەورەکانیان لە منداڵانیشە کێشەی فەقەرات هەیە بەتەکیید لە منداڵانیشە بەزەوەی منداڵان زیاتر کێشەکانی زگماچیە وەکو حاڵاتی شەل دەماغ سیپی مەسەلەن شەقبوونی بڕبڕی پشت ئەوانەی شەل دەماغ زۆربیان حاڵاتی کوڕبوونەوەی پشتیان هەیە بەرتە شەرمەجی زۆر هەروەها دەچیان سکۆلیۆسس یعنی کوڕبوونەوە بە لاتەنیشت ئەو حاڵاتانەشمان هەیە بڵێ. کاری دیزاین و گوڵ دەکەم بەپێی ئیشەکەم ئەکتیویتیکەم زۆرە جوڵانەوەم زۆرە لە بەشەکانی پشت و شان و خۆی تەبعەن ڕاوەستانیشم زۆرە فترەیەک بوو ئازارێکی زۆرم هەبوو لە بەشی پشتدا لە بەشی شاندا ڕۆژێک وا بوو کە دانیشتم حەسم کرد لاقەکەم خەریکە شەلەل دەبێ بیدایەت ترسام کوتم هەندێک چەند ڕۆژێکی پێ دەچێت بەڵکو باشتر بێ دیسان پاشی چەند ڕۆژی دیکە ئەو ئازارانم عینەن دووبارە بۆ زۆرتر بەوە خۆی
بیرم لێ کردەوە ئەوڵ بە چارەسەری سروشتی عیلاجی بکەم جا دوای بچم بۆ دەرمان و عملیات و ئەو شتانە بە ڕاوێژکاری دکتور و ئەو جوڵانە وەکتی پشتت ئاوەلێکە دەستت ئاوەلێکە کە دەرچوو پشتم کەمەرەی فقراتی 5 و 6 تووشی تەشەنج بووە و لە ناحیەی شانیشمدا شکر بۆ خوددا پاشی ئاوە 10 ڕۆژە کە ئەمە سەردانی ئەو سنتەرەی دەکەم زۆر باش بوومەوە ینی باشەکەی زۆر فەرقم ینی بۆ خۆم هەستم کردووە کە ئەو عیلاجی سروشتێکە کردم زۆر فەرق خوددا شکر کە دەرمانم ئیستعمال نەکرد. بۆ دوورکەوتنەوە لە دروستبوونی ئازاری پشت چەند ڕێنمایەکی گرنگ هەیە بە جێبەجێکردنیان شتێک نامێنێ بە ناوی پشت ئێشە. خوددە خاڵمان هەیە هەم لە خۆپاراستن لە بۆ ئازاری پشت هەم ئەوانەی کە تووشی ئازاری پشتیش بووینە ئازارەکان پێکەم بیتەوە. یەکەم شت دابەزاننی کێشی لەشە بزانی لە مجتەماعیمە زۆربەی خەڵک زیادەی کێشی هەیە بە دابەزان کێشێک لە هۆی ئەساسیەکان. دووەمیش باری وەستانمان ڕۆژانە دەبی ئاگال لێبیتن یعنی باری وەستانت بە جۆرێکی وابیتن کە ڕاز بیتن تەسیر لە بڕبڕی پشتت نەکاتن. سێم شتیان کە زۆربەی ئەمە زۆربەی خەڵک یعنی ماسوولکەکانی پشت و سکی و سمتیان ئیهمال کرانە فمەشق پێکردنی ئەو ماسوولکانە یەکەکە لە هۆی ئەساسیەکانی پاراستنی بڕبڕی پشت. ئۆکی سێم شت چارەم شت کە هیچمان ئەویش درێژکردنەوەی کشاندنی ینی سترچینگ هەندێک ماسوولکەیە بە تایبەتی ماسوولکانی بەشی دواوەی ڕان ماسوولکەکانی پشت ماسوولکانی سمت ماسوولکانی سک. شتێکی تریشمان هەیە پێڵاوی تەخت پێڵاوێکی کوالیتێکی باش تەخت بیتن عادەتەن های هیل شوز پێڵاوی بەرز مەشاکلی پشت پەیدا دەکاتن هەروە ئازاریش زیاد دەکاتن ئەوانەی کە ئازاریان هەیە. بینە سەر شێوازی کارکردن زۆر کەسێ مەسەن شێوازی کارکردنەکە زیاتر ئۆفیس وەکە دانیشتنە یعنی خۆی دەبی نیو سەعات جارێک لەسەر ئیشەکە هەستیتەوە پیاسەچی بکاتم گەڕێتەوە شوێنی خۆی. هۆیەکی ترمان هەیە کاتێک کە شتێک بەرز دەکەینەوە کاتێک کە شتێک بەرز دەکەین زۆر کەس نازانیتن بە غەڵەتی بەرز دەکات بەستوندکردنی ماسوولکەکانی سمت لەگەڵ ماسوولکانی سک عادەتەن بڕبڕەکانی پشت دەپارێزیتن لە ئازار و لە ئەسیەت پێگەیان. چارەسەرەکان لەسەر بنەمای زانستی و تەندروستی لەگەڵ ڕێنمایی پێویست دەدرێنە نەخۆشەکان. دکتۆر نەبەست بەشێک لە هۆکارەکانی پشت ئێشە و ئینزیلاق بۆ شێوازی نووسنمان دەگەڕێنێتەوە. وەکو دەبینن لەو جۆرەی هەم فەقەراتی پشت لە وەزعێکی سەلیمدانی هەم فەقەراتەکانی ملیش لە سوڕانەوەیکی زیادە تا بەیانی لە وەزعمیت ئەکیت بەڕۆیشتنی کات ئازاری دەبیتن ئەکیت زەرەری دەبیتن فەقەراتەکان بۆ جۆرێ. بۆ چاکردنی ئەو جۆرە نووسنە عادەتەن ئێمە چ دەکەین؟ نەخۆشی فێر دەکەین کە دوو جۆرە سەرین دوو دانە سەرین یان سەرینێکی بەرز لە ژێر پێدا بنێ. عادەتەن دەبی بە جۆرێکی وابێتن کە لە هەمان خەد بیتن فەقەراتی مل و فەقەراتی پشت لە هەمان خەد بن نیوترال. بەشێک لەو نەخۆشانەی کە ئینزیلاقی پشتیان هەیە پاش وەرگرتنی چارەسەری پێویست لای پزیشکەکانیانەوە بەشێک لە چارەسەرەکەیان بریتیە لە سەردانکردنی ئەم هەڵە وەرزشیانە بۆ ئەنجامدانی چەند وەرزشێکی پێویست بۆ بەهێزکردنی ماسوولکەکانی دەوروبەری بڕبڕی پشت. بۆ مەبەستەش ئێمە هاتوینەتە هۆڵی پاڵەوانی نێودەوڵەتی سەردار ئیسماعیل ئەو کۆمەڵی ئامۆژگاری هەیە پادزای ئیسماعیل.
سەرەتا ئێمە ئەوانەی کە دێن کێشەی پشتیان هەیە یەکەم یاری کە ئێمە بۆ ئەو کەسە ئەنجامی دەدەین ئەو کەسە خۆی هەڵدەواسێ بەو ئامێرەوە کە پێی دەڵێن ئۆقلا دەبێ ئەو کەسە ستاندێک هەبێ یاخود پەیژەیەک هەبێ پێی سەرکەوێ اینجا بچێ دەستەکانی بگرێ دوای ئەوەی کە دەستەکانی گرت اینجا قاچەکانی دەنوشتێنەوە خۆی شل دەکەم ئەمە بۆ ئەوە باشە کە دیسکەکان یاخود بڕبڕەکان لە شوێنی خۆی ڕادەکێشرێ وا دەکا کە ئەو فشارەی کە کەوتۆتە سەری بەلایەکدا چووە فتق بووە کاریگەری خراپی لەسەر یەکێک لە عەسەبەکانی قاچی کردووە دوور بکەوێتەوە جگەلەوە وا دەکات کە ماسکەکە تا ڕادەیەک خاو بێتەوە بە شێوەیەکی باش ڕابچێشرێت دوای تەواوبوونی یاری یەکەم دەست بە یاری دووەم دەکەین یاری دووەم ئەم یاریە بۆ بەهێزکردنی ماسکە گەورەکانی پشت و ماسوولکەی ناوشانە چۆنێتی ئەنجامیدانی یاریەکە بەم شێوەیە دادەنیشی ئەو کێشەی کە بەکاری دێنی دەبێت کێشێکی سوک بێ کاتێک کە ڕای دەکێشیە خوارەوە دووسێ سانیە ڕای دەگری کە بەرزی دەکەیەوە بۆ سەرەوە هەوڵ دە سانیەک بۆستی بۆ ئەوەی بوار بدەیت بە ڕاکێشانی دیسکەکان. یاری سێم کە ئەنجامی دەدەین ئەویش بە تایبەتە بە بەهێزکردنی و کارپێکردنی ماسوولکە گەورەی پشت و ناوەڕاستی پشت و ماسوولکەکانی ناوشان بەم شێوەیە ئامێرە دەگری بە شێوەیەکی پێچەوانە بۆ ئەوەی بوار بدەیت ماسوولکەکانی گەورەی پشت بە شێوەیەکی باش کار بکەن کاتێک کە ڕای دەکێشی ئامێرەکە بۆ ماوەی سێ سانیەک دەوەستی بۆ ئەوەی بوار بدەیت بە گرشکردنەوەی ماسوولکەکان اینجا دەست بەردەدەیت ئەم یاریە سێ جار یاخود دوو جار دەی ئەنجام دەدەیت کۆمەڵێک یاریترمان هەیە کە یاریەکان زۆر سادەنە بەڵام کاریگەریان باشە دەتوانی بە هەمان شێوەی هۆڵەکان دەتوانی لە ماڵەوەژ ئەنجام بدەیت بۆ نمونە ئەم یاریە کە ئەنجامی دەدەی هەردوو قاچەکانت دەخێ سەر ئەم مێزە ئەگەر هاتوو لە ماڵەوە ئەم مێزەش نەبوو دەتوانی شتێکی بەرزدا بنەی بۆ نمونە تەپڵەچێک یاخود دوو بالیف لەسەر یەکدانەی قاچەکانت بەم شێوەیە ڕاست دەکەی سەر لە سەر زەوی دەبێ ناوەڕاستی لەشت بۆ سەرەوە بەرز دەکەیەوە کاتێک کە بەرزت کردەوە بۆ ماوەی دەسانیەک دەوەستی بۆ ئەوەی بوار بدەی ماسوولکەکانی خوارەوەی پشت گرشت بێتەوە اینجا دێ خوارەوە کە هاتیە خوارەوە 5 سانیەک ڕێستێک وەردەگری دووبارە ناوەڕاستی شتت بەرز دەکەیەوە ئەم یاریە 4-5 جار دووبارە دەکەیتەوە هەرچەندە یاریەکی سادەیە بەڵام کاریگەریەکی باشی دەبێت بۆ بەهێزکردنی ماسوولکانی خوارەوەی پشت دوای تەواوکردنی ئەم یاریە تۆ هەر لە شوێنی خۆت بەبێ ئەوەی هەستیەوە دەسوڕێەوە سەر سکت بەم شێوەیە قاچەکانت ڕاست دەبێت دەستەکانت بۆ پێشەوە دەهێنی دەستەکانت بەهۆی دەستەکانتەوە بەشی سەرەوەی لەشت پاڵ پێوە دەنەی بۆ سەرەوە دەستەکان ئەژنۆکانت قفڵ دەکەی بۆ سەرێ بۆ ئەوەی بوار بدەی گرژی لە ماسوولکەکانی خوارەوەی پشت دروست بێ بۆ ئەوی ماسوولکەکانی پشت بەهێز بێ لەبەرەوەی تا ڕادەیەک گرژی دروست بووە لەسەر ماسوولکەکان بۆ ئەوی بوار بدەی تا ڕادەیەک خاو بێتەوە هەوڵ بدە کە قاچی ڕاستت ڕاکێشی بۆ خۆت و ئەمە وا دەکا کە ماسوولکەکانی پشت تا ڕادەیەک خاو بنەوە و بوار بدەی بە ڕاکێشانی دیسکەکان سەرەتا قاچی ڕاستت ڕادەکێشی اینجا قاچی چەپ لەگەڵ هەر ڕاکێشانێک هەوڵ بدە 10 سانیەک بوەستی اینجا قاچت بەردە دوای تەواوکردنی هەر قاچێکت اینجا ئەم جارەیان هەردوو قاچت بەم شێوەیە سەر دێنیەوە نزیک ئەژنۆکانت بۆی بوار بدەی ماسوولکەکانی پشت خاو بنەوە و بڕبڕەکانی پشتیش ڕاکێشرن ئێمە جگە لە بەهێزکردنی ماسوولکەکانی پشت دەبێت هەوڵ بدەین ماسوولکەکانی زگیش بە شێوەیەکی باش بەهێز بکەین کە ئەمە بەهێزکردنی ماسوولکەکانی زگ دەبێتە هۆی بەهێزکردنی ماسوولکەکانی پشت بەڵەنز ڕادەگرێت بۆی ئەو کەسە چێشی زیاتر یاخود فشاری زیاتر نەکەوێتە سەر پشت چونکە زۆربەی ئەو کەسانەی کە پێبینی بکەینەوەی کەرشیان هەیە یاخود ورجیان گەورەیە ئەمانە ماسوولکەکانی پشتیان خاوترە و کێشێکی زۆرتری فشارێکی زۆرتریش دەکەوێتە سەر ماسوولکەکانی پشت
دوایاری تایبەت بە بێزکردنی ماسوولەکانی خواردەوەی پشت یاری باگارجە چۆنیەتی ئەنجامدانی ئەم یاریە ئەو کەسەی کە یاریەکە یاخود ئەو کەسەی کە تووشی پێکانەکە بووە بەم شێوەیە یاریەکە ئەنجام دەدا قاسەکانی گیر دەکا بەم شێوەیە دەوەستێ لەشی بە شێوەیەکی ڕاست دەبێتن دەستی لە خاتە سەر سینگەکانی لە کاتی هاتنە خوارد خۆی شل دەکاتن بەڵام لە چوونە سەرەوە بێگومان 3 سانیەیەک دەوەستێ بۆ ئەوەی ماسوولەکانی پشتی بە شێوەیەکی باش کار بکاتن. دوایاری بۆ بەهێزکردنی ماسوولەکانی زەک بە تایبەتی ماسوولەکانی خوارەوەی زەک ئەم یاری ئەنجام دەدەیت کە یاری پەڕەلێلە قاچەکانت بەم شێوەیە دەنوشتێنیەوە اینجا بەرزی دەکەیەوە بۆ سەرەوە دەبێ وریای ئەوە بی ئەو کەسانەی کە کێشەی پشتیان هەیە نابێ قاچەکانیان بەڕاستی بەرز بکەنەوە ئەم یاریە 4 جار بیستی دەتوانی ئەنجام دەیت واتە هەر جارێک 20 جار یان 20 کرارت ئەنجامدا ڕێستێکی 30 سانیەی وەردەگری اینجا دیسان یاریەکە دووبارە دەکەیتەوە. زۆربەی هەرە زۆری زانایانی پزیشکی لە بواری نەخۆشیەکانی بڕبڕی پشت و دەمارەکان جەخت لەوە دەکەنەوە کە هەرگیز بەبێ گۆڕینی شێوازی ژیانمان ناتوانین تەندروستی ئەم بەشە گرنگەی لەشمان بپارێزین. هەر لە هەڵبژاردننی جۆری پێڵاو و شێوازی هەستان و دانیشتنمان و جێبەجێکردنی هەموو ئەو ڕێنمایانەی تر کە لەم بەرنامەیە باسکران زۆرێک لە کێشە تەندروستیەکان پێش سەرهەڵدانیان چارەسەر دەکات. چونکە ئێمە هەمیشە دەڵێین خۆپاراستن زۆر باشترە لە چارەسەرکردن. هەر شاد.